ولهذا قلنا ولا زلت مصر على ذلك إن شاء الله بمجرد أن يتم تسليم الواردات النفطية إلى الحكومة الاتحادية. لە کاتی تەواوکردن و ڕادەستکردنی هەموو ئالێتەکانی پێدانی کاروبارەکانی نەوتی هەرێم بە حکومەتی بەغدا بە وەزارەتیشم ڕاگەیاند دواتر دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی فەرمانبەران و مامۆستایانی هەرێم و دەست دەکەین بە گفتوگۆ لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی سەرجەم پێویستیەکانیان. ئەم وتانە بەشێک لە بەڵێنەکانی سەرۆکوەزیرانی عێراقا کە لە دوای ڕفراندۆمەکەی هەرێمی کوردستان و قسنەسەری ئابڵۆقەی سیاسی و دارایی و سەربازی بۆ سەر هەرێم بەگەلی کوردیدا. بەڵام ماوەیەکی زۆرە بەسەر ئەم بەڵێنانە تێپەڕ بووە و حەیدەر عەبادی هیچ هەنگاوێکی کردداری بۆ بەڵێنەکانی نەناوە. بۆیە هاوڵاتیانی هەرێم بێئومێد بوون و متمانەیان بە بەڵێنەکانی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق نەماوە. بە هیچ جۆرێ منۆکو شەخسی خۆم ئیمانم بە وعدانەی عەبادی نییە. لە سەرجەم شۆڕشەکانی یەک لە دوایەکانی کورد بەرامبەر بە ڕژێمە داگیرکەرەکان و بە تایبەتی بە عێراق هەمیشە بەڵێنەکان لەسەر کاغەز بوون، هەمیشە مەرەکەبی سەر کاغەزەکان وشکراونەتەوە لەسەر ئەو بەڵێنانی کە دەدرێ بە کورد و مافەکانی کورد. لەو چوارچێوەشە ئەم بەڵێنانی کە لە دوای ڕفراندۆم 25 نوێی ساڵی ڕابردوو کە حەیدەر عەبادی بەڵێنەوەیدا کە لە پێش هەموو شتێکەوە موچەی فەرمانبەران بە تایبەتی پەروەردە و تەندروستی بنێرێ، بەڵام تا ئێستا هیچ ئەو هەنگاوە ئەو کردارە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. جگە لە یاریکردن بەکار لەلایەن حەیدەر عەبادیەوە ناتەبایی و یەکنەبوونی ناوماڵی کورد هاوڵاتیان بە هۆکارێکی تری دەزانن کە سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنەکانی جێبەجێ ناکات. ئەوە ڕاستی بە ئێستا ئێمە ئەوان ئیستیقلالی ناوخۆی کوردستانەکەن کەوا ناکۆچین و نێوماڵی کوردیمان ڕێک نەخست و ئەگەر بێت و ئێمە نێوماڵی کوردیمان ڕێکخستە قەت دژمن بەو شێوێ تەعاملی لەگەڵ کووردا ناکرد. ئەوە تا ئەوە تقریباً بۆ 4-5 مانگە چێت حەسارێکی تەواو بە هەموو شێوەی خراوەتە کوردستان ڕۆژ بە ڕۆژ حەسارەکانی بە قوترە کاتەوە لە سەربان. دەسەڵاتدارانی هەرێم ئامادەیان دەربڕیوە بۆ جێبەجێکردنی مەرجەکانی بەغداد بۆ ناردنی بوجە و موچەی فەرمانبەران. هەر وەختێک بەغدا بێوێ قەوائمی ئێمە ببینی و موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەواوەتی جێبەجێ بکاتن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە هیچ مەمانەعەتێکمان نییە و ئامادەین بۆ گفتوگۆ لەگەڵیان ئەگەر فعلەن بیانەوێ موچەخۆرانی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن و بیان دەنێ. سەرباری ناردنی لیژنێکی تایبەتمەند لەلایەن حکوومەتی ناوەندەوە بۆ هەرێم بۆ وەربینیکردن لە موچەی فەرمانبەران، بەڵام تا ئێستا حەیدەر عەبادی بێدەنگە و هیچ ئاماژەیەکیش بۆ ناردنی موچە بەدی ناکرێت. ئەوەی تا ئێستا دەبینرێت سەرۆکوەزیرانی عێراق دەیەوێت وە کارتێکی فشار و بۆ بانگەشی هەڵبژاردن پرسی بوجە و موچەی هەرێم بەکاربێنێت. بۆ چونێکی تریش ئەوەیە کە عەبادی دوای هەڵبژاردن بۆ پێکردنانی هاوپەیمانەتی بوجە و موچە ڕەوانەی هەرێم بکات. ئارام عەبدوڵڵا، کوردسات نیوز، سلێمانی.